پێ خۆشحاڵم بەوەی کە کۆمەڵێکی زۆری ئاوە خوشکی مسلمان بۆ گۆڕینەوەی چەند معلوماتێک دەربارەی کاروباری ئیسلامیمان کە ناوچەیەکی وەکو ناوچەی ڕانیە کە ئامادەی خۆیان دەربڕیوە و خۆیان گەیاندۆتە ئەم مزگەوتە خوای پەروەردگار لە ئێمەش و ئێوەشی قبوڵ بکە. ئەڵبەتە دەرسەکە یان وتارەکە دەربارەی قۆناغی ئێستای کاروباری ئێوەی خوشکانە و ڕەنگە ئاڵلقەیەکیش بێ لەو بەعزە دەرسانەی کە بۆ چەندین خوشکی بەڕێزی وەکو ئێوە لە شوێنەکانی تریش وتومانە بۆی پەیوەندیەکی ببێ بە محازەرەکانی تری پێشوە. محازەرەی ئەمجارەش باسی ئەمجارەش حەز ناکەم مەوزوعێک بێ کە تەنها ڕەبت بێ بە شێوازی کاری ئافرەتان خۆیان یان بە هەندێک ئەحکامی ئافرەتەوە چ دەربارەی حیجاب و یا هەندێک ڕۆشنبیری خوشکانی مسلمان کە ئێستا لە ساحەکەدا هەیە بە تایبەتی بۆ ئێوەی بەڕێز و لەم ناوچەیەش کە ئێمە هەموو لایەکمان مەقسوودمانە ئەم ناوچەیە ببێتە دارولئیسلامێکی حەقیقی کۆمەڵگەی کوردەواری. ئەلبەتە ئەو هەدەفە گەورەش کە لە بەرچاوی هەموومانە بێ ئێوەش ئەبێ شانی بدەنە بەر وەکو ئێمە. لەبەرەوە مەوزوعەکان ئینشاءالله وا باسەکەم کە علاقەی هەبێ بە ئیمانتانەوە پاشان بە عیبادەتتانەوە هەروەها بە کاروباری ئیسلامیتان ئینشاءالله کاری ڕۆژانەتان.